حکوومەتی هەرێم بۆ هەژماری من ڕێگەیەکی هەڵەی گرتۆتە بەر و ستاندەر زانیاری ئاشکرا دەکات. بەهۆی هەژماری من ناکۆکیەکی نوێ دەکەوێتە نێوان یەکێتی و پارتی. هۆکاری دواکەوتنی ناردنی موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێم لە بەغداوە ئاشکرا دەکرێت. سڵاوتان نێبێ لا ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. دوای ئەوەی ئەمڕۆ عەزیز ئەحمەد بەڕێوەبەری پرۆژە تایبەتیەکان لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیاند لەسەر دادگای فیدراڵی لەم هەفتەیەدا ڕاستکردنەوەیەک دەردەکات بۆ پشتڕاستکردنەوەی ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک هەموو موچەخۆرێکی عێراق ئەمان مافیان هەیە بانکی دڵخوازی خۆیان لە پرۆسەی تەوتین هەڵبژێرن. با گوێرەی زانیاری ستاندەر ئەو نووسراوەی ئاراستەی دادگای فیدراڵی کراوە لەلایەن حکوومەتی عێراق لەسەر داوای حکوومەتی هەرێم کراوە. حکوومەتی عێراق دڵنیایە وەڵامی دادگای فیدراڵی بۆ قبولکردنی هەژماری من لە چوارچێوەی پرۆسەی تەوتین نەرێنی دەبێت، چونکە پێشتر بڕیارەکە ڕوونە و ماجالی گۆڕانکاری نییە. سەرچاوێکیش بە ستاندەری ڕاگەیاند دادگای فیدراڵی هیچ گۆڕانکاریەک لە بڕیارەکەی ناکات، تەنها لە حاڵەتێک ئەگەر گۆڕانکاری لە بڕیاری دادگای فیدراڵی هەیە کە هەڵەیەکی ڕوونیان ڕێنووسی هەبێت کە زیانی بە بەرژەوەندی ئەوان گەیاندبێت کە بڕیارەکەیان بۆ دەرچووە، کە ئەمەش لە بڕیارەکانی دادگای فیدراڵی لەسەر تەوتین نییە. بۆیە حکوومەتی هەرێم لەو هەوڵەش دەست بەتاڵ دێتە دەرەوە. بەهۆی ڕاجیاییان لەسەر پرۆژەی هەژماری من ناکۆکی دەکەوێتە نێوان سەرۆک و جێگیری سەرۆکی یەکێتی مامۆسایانی کوردستان. ئەویش دوای ئەوەی دوێنێ ئەحمەد گەرمیانی جێگیری سەرۆکی یەکێتی مامۆسایان لە پشکی پارتی ڕاگەیان وەک یەکێتی مامۆسایان پشتیوانی پرۆژەی هەژماری من دەکەیت. ئەمڕۆ عەبدولواحید ئەحمەد سەرۆکی یەکێتیەکە لە پشکی یەکێتی ڕەتی کردەوە یەکێتی مامۆسایان پشتیوانی هەژماری من بکات و ڕاگەیان سکرتاریەتی یەکێتی مامۆسایان لەسەر ئەم پرسە کۆنە بۆتەوە. هەر کەسێکیش لەسەر هەژماری من قسە بکات تەنها گزارش لە ڕای خۆی دەکات نەک یەکێتی مامۆسایان. ئەوە لە کاتێکدا هەردوێنێ لیستی هاوبەشی مامۆسایان کە گزارش لە کۆمەڵ و یەگورت و گۆڕان دەکات ڕەتیان کردەوە پشتگیری هەژماری من بکەن. لەسەر بە زۆر پڕکردنەوەی فۆرمی هەژماری من یوسف کیلابی ئەندامی لیژنەی دارای پەرلەمانی عێراق ڕایگەیاند کاڵا لەسەر وەزارەتی پەروەردەی هەرێم تۆمار دەکەین ئەگەر بە زۆر فۆرمی هەژماری من بە فەرمانبەران و مامۆسایانی پەروەردە پڕ بکەنەوە. دوای وەربینیکردن لە لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن عێراقەوە بڕیار وابوو سەرەتای ئەم هەفتەیە بەغدا موچەی فەرمانبەران بۆ هەرێمی کوردستان بنێرێت، بەڵام تاوەکو ئێستا پارەکەی بەغدا نهاتووە. با گوێرەی زانیاریەکان کێشە لەو لیستی موچەیەدایە کە هەرێم بۆ مانگی چوار ڕەوانەی بەغدای کردووە کە لیستەکە جیاوازی هەیە لەگەڵ لیستی مانگی ڕابردوو. ئەوەش بووەتە هۆکاری دواکەوتنی ناردنی موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێم لەلایەن بەغداوە. ئەوە لە کاتێکدا تەیب سامی وەزیری دارای عێراق ڕایگەیاندووە ئەگەر تاوەکو مانگی 5 حکوومەتی هەرێم دەست نەکات بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم ئەوە بۆ مانگی 5 هیچ بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان نانێردرێت. ستاندەر نیزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.